ئێمە ئەمڕۆ ساین بانجەمدانی پرۆژێکی سەرکردایەتی کە بۆ ماوەی زیاتر لە کۆمەڵێک هەفتە بەردەوام دەبێت. ئێمە ئامانجمانێکەوە کۆمەڵێک لەو بەڕێزانێکەوە حەز و خول لە نزیکبوونەوەیان هەیە لەسەر ئاسینی دوڵەتی دەڵێ چاڵەکیان پێ بکەین واروەها دەڵێ خزمەتیان بکەین بەگشتی. ئێمە ئەمڕۆ کونسوڵی فەڕەنسامان هەبوو داوەتمان کردبوو کۆمەڵی پرسیاری جیاوازمان لێ کرد و بەڕێزیان ڕایخوان دەربڕی و دەڵێ پاڵپشتی خۆشنە بۆ بەشێک لەو ئەو پرۆژانێک ئەوە پاڵپشتی لێ دەکەن پاڵپشتیان کرد. پاڵپشتی بەردەوام دەکەن وەکو حکومەتی فەڕەنسی ئەوانە. باش ئەوەنەوەکو حکومەتی فەڕەنسی هیچ پرۆژێکیان هەیە بۆ زیاتر خزمەتکردنی گەنج لە ئیدارەی سەربەخۆی سۆران و هەمیش هەرێمی کوردستان. ئەوان باسی کۆمەڵێک شوێنیان لە کوردستان کرد ڕواندەس کەەوە بەلایەنەوە زۆر جوانە و ئیشکردن لە پاڵپشتیکردنی ئامێدی. واروەها پاڵپشتیکردنی خوێندکاران لەوانێکەوە سەردانی فەڕەنسا ئەکەن و لە یارمەتیدان لە شێوازی وەرگرتنی خوێندن و هەروەها لە شێوازی ژیانکردن لەوێت چونکە ژیانکردن لە ئەوروپا ئێمە دەزانین کەەوە تەواو جیاوازە لێرە. ئەو جاهاتنی نزیکی و خۆ دەڵێت تێگەڵکردنی گەنج لەگەڵ ئاسینی دوڵەتی لەسەر ئاسی دیپلۆماسی زۆ گرنگە چونکە ئەمە پێمان وایە کەەوە هیچ ڕێکخراویشتری ناحکمی لە ئاسی لە کولهەری لە ئیدارەی سەربەخۆی سۆران هیچ کەس نیان کردیا. ئێمە دەست پێشخەرێکی گەورەمان کرد هێوادارین دەرەنجامەکەشی لە کاتەکانی داهاتوودا ببینین.